هاتوین لێرە بەشدار بین لە چاڵاکیەکان، هاتوین لێرە کولتوری کوردستان، هاتوین لێرە گرفتەکانی کوردستان، کێشە و مەعاناتی خەڵکی کوردستان، هاتوین ئازارەکانی خەڵکی کوردستان بە جیان ئاشناکەین، بە دنیا بڵێن، هاتوون مەزلومیەتی گەلی کوردستان بگەێنین، هاتوون پەیامی ئاشتیمان پێیە بۆ گەلانی جیان. Я считаю, что это та движущая сила, которая способна решить какие-то проблемы, потому что в них много энергии, у них много энтузиазма. Они хотят стремиться, они хотят добиваться, они хотят двигаться вперед, двигаться дальше. И мне кажется, что это очень здорово, что нас на фестивале нас столько много, хоть мы все разные, с разных стран, но нас объединяет одна цель, одна глобальная цель – это сделать мир лучше. زۆر خۆشحاڵم کە وەکو تاکە ئافرەتی کوردستان لە 19 فیستیڤاڵی جیهانی قوتابیان و لاوان لە وڵاتی رووسیا لە ساری سروشی بەشدارم بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و تەنسیقمان لەگەڵ وڵاتە جیاجیەکانی جیهان بۆ ئەوەی ئەمە بتوانین کە کورد بناسیێنین. هەندێک لە وەفتەکان پێیان سیر بوو کە کورد هەشە، بەڵام ئێمەوەمان کردووە کە کوردیش هەیە، کوردش خاوەن ئاڵای خۆیتی، خاوەن پەرلەمانە، خاوەن حکومەتی خۆیتی. Ab oşe beriye, bile oşe beri. Ne oşe birkone, gelako yetay, bale birkone tahinoon belki yokhuşa bi. Bas ava bale birkone, yani evdiya, bale asliya, ne oy birkone. وبلاج الهمادونين هي الحدود ها الديرة بشتيتين شهور بورجانا هكا هم النوبة بورجا كذا شيء بين. Ama olsa ya, sağ hal kaptı ya. Eve görmezse tutuyor, beji bu dut alanko çeken bu evori, on bu spori, de bu hazır ki bu spori. متابعة مجاري ثيابه بوتاس بعد سابقا چوار جۆری فەرش و کومبارە هێنین، تورکی، بەلجیکی و سعودی، هەروەها ئێرانیش. ئەم چوار جۆرەمان هەیە، زیاتر خەڵک خواستی لەسەر ئێرانی و تورکیەکە هەیە، چونکە لە ڕووی نرخەوە گونجاوترن بۆ هاوڵاتیان. بحقیقت لەگەڵ نزیکبوونی وەرزی پاییز زستانە خەڵک گێت بۆ کڕینی هۆشی زستانە، وەک چۆن پێویستیەکانی کەی سوتەمەنیوانەیە، پێویستیەکانی ناو ماڵیش فەرش و کومبار و ئیتر هەموو پێویستیانی کە زەڕۆن بۆ ژیانی ڕۆژانەی خێزانەکان بۆ سەردانی ئەوە هاتین بۆ کڕینی فەرش و کومبار.